لمسألة ما في تاريخ ونسين دارت علاقة اجتماعي كردستان يمكن تدرس مكاني ما في تاريخ ونسين. قبولنا كهيز لا يعني سياسي بيرتش بانكي لوي كا يأخذ مزايدة ما بس فرق قبل ما في تاريخ ونسين دروش في أوله. أو دروش في يومه أما لبداية دروش بني شكل اجتماعي كردستان هو على يمان. والله براسي دروش بني دولة برادران شو أبيت بنماي أساسية. يك لو بنماي سربازية بنماي سياسي بنماي دبلوماسية بنماي عبورية وبنماي كمراي من أمادم ليلا أجر لو كنت بنماي يك لو بنماي أنا نبارة لهريمي كردستان نك ريفراندوم نك هل أنا روبرين دريس تسمع بقولي راجعني براسي ريفراندوم ما هو شيء بلا من ديم بس وزي هذي بيش برجع كم يوم خدنا هم بيش برجع براسي ناتواني پاداش دیوانه زين چون بینو بخوینی خودتان بماندگونی خودتان بدوری لمال و ملانتان لکسب و کارتان سربازیتان بۆ میلەتەکەتان و بۆ یەکێتی شمالی کوردستان تۆمار کردن بەڵام دەبێت بین کە باسی سەربەخۆیی دەکەین ئێمە پێداویچەکانی هێزی پێشمەرگەمان دابین کردبێت پێشوەخت چکە ئێمە لەوانەیە ئێمە لە ئەوروپا ناشین برادێنە هەر چواردۆڵمان ئاگرە هەر چواردۆڵمان بە خوێنی کورد تینون ئەمە ئێرانە ئەمە تورکیایە ئەمە عێراقە ئەمە سووریاتە و دەواازەیەکمان نییە بۆ دەرەوە کە بتوانین نەفەتی پیاکێشین ئەمانە لە کاتی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بەس دەواازەکانمان لێدا بکەن لەوانەیە میلەتەکەمان لە برسا بمێن و هێزی پێشمەرگە دەبێت ئامادەسازی تەواوی کرد بێ پیشەکی تەواوی هەبێ مەشقی تەواوی کرد بێ بۆی بتوانین ڕوبەڕووی هەڕەشەکانی دژنەکانمان بێت ئەمە هیچ لە هێزی پێشمەرگە بەداخەوە ئامادەکاری بۆ سەربەخۆیی کوردستان نەکراوە ئەمە یەکێک مەسەلە سیاسیکەش خۆتان دەزانن بۆتە مناڵ بازاڕی بەڕاستی بەداخەوە قسەی دەکەم یعنی ئەوەی نەبێت لەم کوردستانە سیاسەتە لایەنە سیاسیەکان هەر یەکەوە بە ئاوازێک لێ دەفڕێەوە نەوایان توانیوە ئاشتەوایی سیاسی و یەکریزی سیاسی دروستکە ئەو بنەمایەش ئەمە هیچ دیمانە بنەمای سێم بنەمای ئابووری برادران خۆتان دەزانن هیچ کاتێک ئێمە لە ساڵی نەوەتەکانیش بەقەدر ئێستا بەڕاستی وەزی بلێتەکەمان خراپ نەبووە و بەرچاوڕوونیمان نییە کە چیمان لێ بەسەر بێت باسی نەوتیان کرد سەربەخۆیی نەوت خۆمان نەوت دەفرۆشی کاتەوە نەوتەکە دەفرۆشی وڵی لەگەڵ عێراق بووین زۆر باش دەفرۆکاتیان ئێمە ئێستا دەفرۆشیە نازانین بە چەند دەفرۆشیە کێ دەیفرۆشیە چۆن پارەکەی دێتەوە چۆن سەر دەکرێت ئەوەی هەشمان بوو لە دەستماندا باسی سلکی دیپلۆماسی دەکەین کە ئەوش بنەمایەکی ئەساسیە هەموو دنیا دێت پێمان دەڵێ وەڵا کاکە نابێت ڕیفراندۆم سەربەخۆیی ئەمە ماتی خۆمانەکەمان ئێمە نابێت گوێ بگرین بەڵام هەموو دنیا هاتووە لەم کاتەیە کە شەڕی داعشە بەتایبەتی ئەمریکەکان کە هاتوون لەم فترەیە هەڵێن کاکە هیچ شتێک نابێت وا بکات تەرکیزی ئێمە لەسەر شەڕی داعش لا بە ئەوەلیاتی ئێمە شەڕی داعشە دوای ئەوە کورد مارکی خۆیەکی چی دەکات چی ناکاتی بۆ مەسەلە کۆمەڵایەتیەکەش برادران مەسەلەیەکی ئەساسیە ئەگەر ئێمە ئاشتەوایی کۆمەڵایەتی نەبێت ئەگەر میلەتەکەمان ساز و ئامادە نەکەین بۆ سەربەخۆیی بەڕاستی پێم وایە ئەم ڕیفراندۆم سەربەخۆییە شکست دێنێ و ئەوەی هەشتمانە لە دەستی دێنن مەسەلە کودەکەیە کە لەوانەیە بۆ ڕیش بچین سمێڵیشی لەسەردانین ناکرێت پێشمەرگەی کوردستان هێزی پێشمەرگە بە چاوێکی بەستراوە بیخینە شەڕێکەوە کە نەزانێت دژمنەکەی کێیە چ چەکێکی پێ خۆی ساز و ئامادە بۆ بکات بۆی من داوای لێرە نەکەم ئەگەر تۆزێک بیرڕاکانم جیاواز بوو بێ بەڵام ئێمە پشتگیری لە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە لەگەڵ ریفراندۆمی بە خوێن و بە گیان بۆ سەربەخۆیی کوردستان بە ناوچە دابڕێنراوەکانەوە و بە کاراکردنەوەی پەرلەمان بەبێ مەرج و شەک تۆ هاتی باسی دروستکردنی دەوڵەتم بۆ بکەین ناکرێت تۆ بیرەوە بکەیت وەڵام یوسف محەممەد دێتەوە یان نایەتەوە من چۆن باوەڕ بۆ سەربەخۆیی دەکەم کە تۆ لەسەر شتێکی وا بچووک ئامادە نەبی شتێکی تریشیان باسی کە ئێمە لەوانەیە سەر تەسلیمە عێراق بکەین ناکرێت من هاتم نیوەی وڵاتەکەم تەسلیمی تورکیا کردووە ڕۆژ بە ڕۆژ هەتا سۆران هاتن تورکیا سەربەخۆیی چۆن ڕاگەین من کوێ بکەم بەسەری خۆمە تورکیا يعني تینیوە بە خوێنی کورد خۆمان بینین ڕۆژانە چی لە میلەتی کورد دەکرێت ئێستا تۆ نیوەی وڵاتەکەمان تەسلیمی تورکیا کردووە من سەربەخۆیی چی ڕاگەین چۆن یعنی من خۆم باوەڕکە من حەز ناکەم بڵێن ئەمە دژ بە ڕیفراندۆمە سەربەخۆیە وەڵڵی ئامادەم یەکەم کەس لەو پێنج بنەمایی باسم کرد ئەگەر یەکێکیان لەبار بێت تەنها یەکێکیان وعدی شەرەف یەکەم کەسم خۆم بە کوردستان لەسەر سەربەخۆیی کوردستان بەڵام ناکرێت هێزی پێشمەرگە دوای ئەو هەموو قارەمانێتیە دوای ئەو هەموو ماندووبوون و هیلاکبوونە ئێمە دەبێت بە چاویان ڕوون بێت و دەبێت لەگەڵ سەربەخۆیی بین پشتیوانی لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەکەمان بکەین بەو مەرج و شەک و شروتانە ئەبێ شانی بدەینە بەرێ کە ئەو شەک و شروتانە هات لەی دەبێت شانی بدەینە بەرێ و بە خۆنی خۆتان هەمووتان ئیسپاتی بکەن بەڵام بێ ئەو شەک و شروتانە ناکرێت میلەتەکەمان تووشی چارەنووسی میلەتەکەمان تووشی خەیران و بەرچاو نەڕوونیەکی تر بکەین و ئەوەی هەشمانە لە دەستی بدەین زۆر سوپاس